خۆشحاڵم کە لە سێم و دوڕۆژی فستیڤاڵی نێودەوڵەتی ئەدەب بەوەی ئەزوو خۆشەوی شادەبمەوە بێگومان ماوەی سێ ڕۆژە فستیڤاڵی نێودەوڵەتی ئەدەب لە شاری سلێمانی بە میوانداری دایان نووسەر و ئەدیب و پرۆفیسۆر لە تەواوی کوردستانی گەورە و وڵاتانی چاراوگەشەوە بێگومان بەشدارن و فستیڤاڵەکە بە دروشمی ڕێژنەبارانی و شەلای دەوەری دنیادا دەمانژێنێتەوە دەستی پێکرد و بێگومان چەندین دیدار و دیبێتی زۆر تایبەت لە نێو فستیڤاڵەکەیە بێگومان بە ئەنجام گەێنرا قسە و باسەکەم لەسەر ئامانجی فستیڤاڵەکە و تا چەند گرنگە فستیڤاڵە بۆ ساڵانی ئایندە بەردەوامی هەبێت بە میوانداری هەریەک لە بەڕێزان پرۆفیسۆر دکتۆر محەممەدی مەحوی و هەروە دکتۆر بەهرۆز چەمەنارە کە بەڕێزیان لێرە میوانی منن سلااوان لەبێ و کاتستان باش بێ. سڵاو لە بەڕێزیشان زۆر سپاس بۆ تۆ دکتۆریان زۆر بەخێر بێ. دکتۆر محەممەد پێم خۆشە سەرەتا باسێک لەوە بکەین تا چەند فستیڤاڵی نێودەوڵەتی ئەدەب گرنگ بوو بۆ ئەوەی کە بتوانێت ئەدیبان و نووسەران و هەروەها و کەسانی کە خەمخۆری ئەدەبی کوردین بە شێوەیەکی گشتی لە کوردستانی گەورەتەنان لە وڵاتانی چاراوگەش کۆبنەوە ئەم فستیڤاڵە بە ئەنجام بگەێنرێ. من فستیڤاڵەکە لە دوو ڕۆ ئەبینم ڕوێشیانەوەیە کە ئەم جۆرە پرۆژانە وەکو چۆن ڕاگەیاندن قوتابخانەی گەلە من ئەم پرۆژەیەش ئەم فستیڤاڵش وەکو قوتابخانەی چێبینم هەم بۆ بەشداربووان هەم بۆ ئەوانەی کە لە هۆکانی ڕاگەیاندنە یا لە خوێندنەوەی بەرهەمەکەیە کە لە شێوەی کتێبا بڵاو کراوەتەوە ئەیبین و ئەی خوێندنەوە ئەمە قوتابخانەیە کە بۆ پێگەاندن بەگشتی لە لایەکی ترەوە بۆ ئەوەیە کە ئەندامانی ئەم ڕەهەندانە و ئەم لایەنانە بە یەک بگەن بۆ ئەوەی زانیاری لەگەڵ یەکتریا بگۆڕنەوە هەتا کرێت ئەم بوارەی کە بۆ فستیڤاڵەکەی بۆ ئامادەکراوە بە شێوەیەک لە قاڵب بدرێت کە بچێتە شێوەی ئەوە بڵێن ئەمە کوردیە ئەمە ئەدگار و تایبەتمەندێتی کوردی پێوە دیارە بەواتە بۆ پێشخستنی بوارەکە خۆیەتی بە شێوەیەکی سەرەکی بەدەر لەوەی کە بە یەکتریشمان ئەناسێنێت ئێمە بە کوردانی ڕۆژەڵات و ڕۆژاوا و سەر و ئەناسێنێت ئەتوانین بەو زمانەی کامانە گفتوگۆ بکەین و لە کێشەکان و لە گرفتەکان و لە ڕێگاکانی بەرەو پێشبردن و چارەسەرکردنی کێشەکان بدوێن. ڕاستە دکتۆر بەهرۆز تا چەند گرنگ بوو بۆ کەسایەتێکی وەکو بەڕێستان وەکو نووسەرێک لە ڕۆژهەڵاتەوە کە بەشداری یەکەمین فستیڤاڵی نێودەوڵەتی کوردی بکەن لە شاری سلێمانی. سڵاو بۆ بەڕێز و پرۆفسۆری بەڕێز خۆشحاڵم کە لە خزمەتانم تەبعەن وەکو کەسێک لە بواری زمان و ئەدەب کارەکەم لام وایە زمان کە یانە یان خانەی هەبوونی ئێمەیە بە ئەدەب دیزاین دەکرێنی بە ئەدەب فۆرمەگری بە ئەدەب و بەداهێنان ئەبوژێتەوە و ئێمەش لەگەڵ خۆیدا زیندوو ڕادەگرێت و ئەدەب لە واقعدا ئامێزی یان ئامێزگەی معرفەتە بۆ ئێمە و ئێمە توانین لە ڕێگای دەبە خۆمان بنوێنین شوناسی خۆمان معرفەتی خۆمان مێژوی خۆمان هەمووی لە ڕێگەی ئەدەبەوە و لە واقعدا ئێمە لە زمان و لە ئەدەبدا دەژین ئەگەر ئێمە وا تەماشایکەین یعنی بە ڕاستی تەماشایکەین نە بە شێوەی مەتافۆر یان بە شێوەیەکی خەیاڵاوی بڵێن بەڕاستی ئێمە لە زماندا دەژین و بە ئەدەبدا دەژین بۆیە ئێمە هەرچی بۆ ئەدەب بکەین گرینگە و هەرچیشی بۆ بکەین کەمە و ئەوەی کە لێرە کراوە وەکو یەکەم من زۆر بەکارێکی گرینگەی زانم بەڵام هاوکات لام وایە کە زۆر درەنگ بووە یعنی ئەگەر ئێستا لە ساڵی 2021 ئێمە یەکەم فستیڤاڵی ئەدەب لە سلێمانی دەبینین یعنی سەدان ساڵ کەم تەرخەمیمان کردووە بۆیە دەبووە ئێستا دووسەدەمین فستیڤاڵی ئەدەب لە سلێمانی بواە بەخۆمەوە ئەمە خۆش مەگرێتەوە پارچەکانی دیکەی کوردیش دەگرێتەوە من هیوادار بووم ئێستا لە دووسەدەمین فستیڤاڵ یان سمیناری ئەدەبی کوردی بوومایە لە سلێمانی بەڵام ئەوەیش هەر ئێستا کراوە زۆر کارێکی پیرۆزە هەنگاوێکی زۆر گرینگە زۆر باشە و خۆم بە بەختەوەر دەزانم کە لە ئەم هەنگاوە یەکەمەدا بەشدار بووم.
بگومان دکتۆرەوەی کازانین هەوڵێکی زۆر هەبوو لە ماوەی ساڵانی ڕابردووە بۆ ئەوەی کە سلێمانی لەلایەن یونسکۆوە بە شاری ئەدەب بناسێنرێت و لە دوای ئەمەشەوە بیرۆکەی دروستکردنی فیستیڤاڵی نێودەوڵەتی ئەدەب بێگومان دروست بوو. پێم خۆشە بزانم ئەم نازناوە بۆ سلێمانی بێگومان نەک تەنها بۆ سلێمان لەبەر ئێمە نووسەر و ئەدیب و پرۆفیسۆر و مە بڵێن ڕۆشنبیران لە هەر چوار پارچەی کوردستانی گەورە و نازناوەکە بۆ هەمویانە. ئەم کۆکردنەوەیە تا چەند گرنگە بۆ ئێوە بۆ کەسانی بە ئەزمموی وەکو ئێوە کە لە ئێستا لە نێو فیستیڤالێکی لەم شێوەیە نووسەرانی نوێ ئەبینن بگومان نووسەرانی جیلی خۆتان ئەبین جارێکی تر ئەم فیستیڤاڵە هەمووتانی کۆکردەوە. بە من بەو شێوەیە لێ بدوێم کە ڕاستیەکە هەم مێژوو هەم بەرهەمەکان سەلماندویانە کە سلێمانی شاری ڕۆشنبیریە ڕۆشنبیری بە فرەلایەنی و فرە ڕەهەندەکانیەوە ئەمەش خۆی بۆ خۆی ئەرکێکی زۆری خستۆتە سەر هەموو ئەو کەسانەی پەیوەندیان بە ڕۆشنبیریەوە هەیە نەک تەنها وەزارەتی ڕۆشنبیری ئەو لایەنانەی کە پەیوەندیان پێوە هەیە لەلایەکەوە وەزارەتی ڕۆشنبیری و نووسەرەکانن لەلایەکی ترەوە زاناکانی زانستی زمانی کوردین بە هەردووچیان ئەم بوارە تەواو ئەکەن. خۆشحاڵانە بۆوەمان زانی کە لە فستیڤالێکی وە چۆن بە کەم و کورتیەکان ئەگەین چۆن دەستنیشانیان ئەەکەین و ئەمجا چۆن چارەسەریان ئەەکەین. ئەرکی من وەکو زانایەک لە زانستی زمانی کوردیا ئەوەیە کە ئاماژە بە هەندێک لە کەم و کورتی و چەوتێکان بم کە لە ڕاستیە پەیوەندی بەو بەڕێزانەوە نییە کە بابەتەکانیان پێشکەش کردووە بەڵکوم پەیوەندی بە ئێمەوە هەیە وەکو زانا لە بواری زانستی زمانە ئەمجا وەزارەتی ڕۆشنبیری و دام و دەستگاکان هەموو ئەو کارانەی کە ئێمەیکەین زمانە بە شێوەیەکی سەرەکی و بەکارهێنانی زمانە ڕاستە. فستیڤالەکە زۆر سەرکەوتوو بوو. ئاماژەکان بۆ ئەوژ ئەوەن کە مژارەکانی کە پێشکەش کران و بابەتەکانیان کە هێنرا بوونەوە زۆر ڕژد بوون، زۆر جددی بوون، پێویستیش بوون بۆ ئەمڕۆ بۆ ئایندە. بەدەر لەوە ئەو کەسانش کە ئامادەیان کردبوو خۆیان بەتوانا بوون، توانستێکی باشیان هەبوو، پسپۆر بوون لە بوارەکانی خۆیانە، ناوەڕۆکی بابەتەکانیان زۆر باڵا بوو، پێویستیش بوو. هەم بۆ ئێمە کە جۆگەر بووین هەم بۆ ئەوانەی کە لە دوای ئێمە وەکو نووسەر سوودی لێبێنن. بەڵام کەم و کورتیەکان وەکوتم کە لە خودی زمانەکە لە دوو ڕۆ سەرچاوی گرتووە. یەکێکیان ئەوەیە کە ئێمەی زانایانی زانستی زمان فەرهەنگی ئاوەزی کوردیمان دەرنێناوە بەواتە ئەو فەرەنگەی کە لە ناو مێشتی مرۆڤی کوردایە وشەکانی گەنجینەی وشەکانی وەکو خۆیان نەمان دەرمان نێناوە نەمان خستۆتە دوو توێ کتێبەوە تا بە هەموو زانیارێ وردەکانیەوە لە بەردەمی خوێنەرابن، لە بەردەمی نووسەرابن، لە بەردەمی خوێنکارانابن بەگشتی و قوتابیانە لە قۆناغەکانی خوێندنە. بەشەکەی تریان ئەوەیە کە ئێمە ڕێزمانی زمانەکەی خۆمان بەو شێوەیە ئامادە نەکردو لە بەردەسانیە. بەکارهێنانی زمان پشت بە فەرەنگەکە بەستێک هەموو زانیارەکانی تیا لەگەڵ ڕێزمانەکە کە ئەمە نەبوو ئەگەر نووسەر ئاخێوەر یا کەسانی تر هەڵە و چەوتیان هەبێ لە ئاخاوتن و لە نووسینە بۆ ئێمە ئەگەڕێتەوە نەک بۆ وەزارەتی ڕۆشنبیری بە پلەی یەکەم یا بۆ دام و دەستگاکانی حکوومەت. یەکێ لە پێویستیەکان ئەوەیە کە ئێمە ئەبێت دەستنیشانی کەین دەقی کوردی چییە؟ خۆکە دەڵێن دەق ڕاستە دەق زاراوەیەکی جیهانیە، زاراوەیە کە بۆ هەموو زمان و بۆ هەموو بەرهەمە زمانیەکانی نەتەوەکان بەکار ئێنرێت. بەڵام دەقی کوردی تایبەتمەندی و ئەدگاری خۆی هەیە کە ئەبێ ئەمانە دیاری بکرێن، ئەبێ بە پێوەرێک ئەبێ بە ستانداردێک لەگەڵ زمانە ستانداردەکە بۆ نووسەرانی کورد چۆن سوود لەمە ببینن لە ئامادەکردنی دەقەکانیانە. بەدەر لەوە کەینە سەر خوێندنەوە ئەوە نووسین بوو، نووسینی دەق بوو، نووسین بوو بە زمانی ستاندارد، کەینە سەر ئاخاوتن بە زمانی ستاندارد بەواتە ئەو دەقە چۆن پێشکەشەکرێت.
لای ئێمە لەبەر ئەوەی نازانین دەقی کوردی چییە لەبەرەوەی ئاگامان لە تایبەتمەندی و شەو ڕێزمانەکە نییە لە ڕاستیە پێشکەشکردنی هەر یەکێ لە ئێمە کە زانایشین پێشکەشکردنی بابەتەکانمان هێندە یەک زرنگەیە بەواتە مۆنۆتۆنە یەکترپەیە بەواتە یەکی قاعیە کە گوێگر بێزارە بێ لە گوێگرتن لە ئێمە ئەگەر ناوەڕۆکە کەشی کە پێشکەشیەکەین زۆر باڵا بێ زۆر زانستی بێ زانیاریەکان زۆر ورد بن ڕەنگە بەهۆی جۆرەتی چۆنیەتی پێشکەشکردنەکەمانەوە لێمان تێ نەگەن تەنانەت سەریشیان لێ پشێوینین یەکێ لەو تایبەتمەندیانەی کرمانجی ناوەڕاست بۆ نمونە ئەوەیە کە هەندێکی لەوەی زمانەکانی وەکو چینی و یابانی ئەچێ ئێمە تۆنمان هەیە کە پێڵێن تەوژمان هەیە کە پێڵێن ئەکسنت زرەنگەمان هەیە کە پێڵێن تۆن هەروەکو ئەوان ئەمانە بەکارێنین بۆ گۆڕینی واتە بۆ دۆربڕینی ناوەڕۆکی جیاواز کەواتە لە شوێنێکە ئەگەر ئەمە وەکو خۆی بەکار نێنرێت هەم خوێنەر و هەم گوێگریش بە چەوتی لێمان تێگا ئەمجا ئەوەی کە گرنگە بەڕاستی ئێمە تا ئێستا جیاوازیمان نەکردووە لەوەی کە زمانێکی نووسین زمانی زانستیە زمانێکی نووسین زمانی ڕاگەیاندنە زمانێک کە پێمان ئەڵێن لە ماوەی چارەکێکا بابەتەکەی پێشکەش بکە لەو چارەکە چۆن ئەو بابەتەی لە 20 پەڕە 30 پەڕە ئامادەکراوە چۆن بتوانین پێشکەشی کەین بە شێوەیەک بەو زمانە ستانداردەی ئاخاوتن کە جۆگر لێمان تێبگا ئەمانە لە ڕاستیا پەیوەندی بەو بەڕێزانەوە نییە کە ئەمڕۆ بابەتەکانیان پێشکەش کرد و ئەو کەم و کورتیانیان هەبوو منی ئەمە ئەستۆی خۆم دکتۆر بەهرۆز بە جوانی چوو بۆ ناو قوڵای قسەکانی تۆوە لە بروی خۆی یەکەم کەس بوو کە لە سەرمستەیجا بابەتی هەبوو بابەتی پێشکەش کرد ئەمێ پرسیارەکە بڵین بەو شێوەیە بکەم لێرە دانیشتن لە بەرامبەر کۆمەڵێک لە پرۆفیسۆران و دکتۆران و پێشکەشکردنی بابەتێک وەکو دکتۆر ئاماژەی پێکرد کە ئەبێ بە ماوەیەکی کورت پێشکەشی کەیتەوە بێ واتاکەش بگەێنی بەڵام ئەمە دەرفەتێکە بۆ نووسەرانی گەنج کە ئەتوانن بابەتەکانیان پێشکەش بکەن و بتوانن لێرە و دەنگی خۆیان بگەێنە کۆمەڵێک نووسەری بۆکو بەڕێستان دکتۆر بەهرۆز ئەوە چۆن بوو لە کۆلە ئەزمموی پێشکەشکردن جیاوازە تاکو ئەزمموی داهێنانێکی ئەدەبی ئێمە لە زمانی ئاکادمیادا لە زمانی پێشکەشکردنی ئاکادمیکدا تەبعەن چوارچوێ و ڕێ و ڕسمی تایبەت بە خۆمانمان هەیە بۆیە ئامرازی تایبەتیشمان هەیە کە تۆ بڵی بە سایقی بڵێ مەسەڵەن دەبێت لێ بخۆڕی بەڵام فەرمانی نەبێت یان دەندەی نەبێت نازانم پێداڵێکی نەبێ خۆ ناتوانێت لێ بخڕێ یان سەری لێ دەشێوێ ئەم شتێکی مە بە ناوی فستیواڵی ناسین لە ڕاستیدا ئەو شتێکە من وەکو کەسێکە زۆر ورد دەبمە لە وشەکان لە شێوەی نووسینەکان لە تەنانەت چۆنیەتی قسەکردنەکان تەبعەن جیاوازیک دادەنێم لە نێوان وشەی فستیواڵ لەگەڵ وشەی کۆنفرانس یان وشەی سمپۆزیۆم یان شتێکی وەکو ئەوە لە فستیواڵ لە واقعدا ئێمە بەرهەمگەلی فەرهەنگی کە هەمانە دێنین ئەمانە پابلیسایز دەکەین ینی گشتیان دەکەینەوە لەگەڵ خەڵکدا تێکەڵیان دەکەین بۆ ئەوەی کە ئەمانە هەم بە شێوەیەکە جەژنمانند لە ناو خەڵکدا بمێنێتەوە و هەم بە شێوەیەکی ڕازاوەتر پرزنتی کەین لە واقعدا فستیواڵەکان یەکێک لە ئەرکێکی هەیەە بە تایبەتی لە هەوزەگەلی لای ئێمە ئەرکی نیشن بیلدینگیشیان هەیە یعنی ئەوەی کە مەگەرەکمانە کوردستانێکی ڕازاوەتر گشتگیرتر لە باری ئاستی هوەری و فەرهەنگیەوەنە بەرزتر پیشان بدەین واتە من چاوەڕوانی تەنیا ئەوەی کە کۆڕ بێت و قسە بکەینم نەدەکردنی لام وا بوو کە زۆرێک لە شاران لێرە هەن زۆرێک لە ڕۆمانۆسان تەشریفتێرن زۆرێک لە ئەرز بێت بیرمەندان و لە پەراوێزی ئەوانەدا ڕەنگە ئێمەش داوامان لێ بکەن بۆ قسەکردن ئێمە چاوەڕوانیمان ناکرد کە خۆمان ببین بە
لە پلەی یەکمدا بە کەسانێکە لێرە بەڵێ پێشکەشتەکەن بۆیە ئەوە یەکێک لە ئەو کێشەگەلێکە ئێمەشی تێکدا چۆن وەک نمونە تۆ نەزانی چەندی کاتت هەیە بۆ ئەوەی کە قسە بکەی بات دەست بکەی بە قسەکردن لە بینی قسەکان تا کەسی بژی کاتەکە تەواوە تەبعاان سرت لێ شێوی یان ممکنە هێشتا هەر نەگەشت بیت قسەکە تەواو بە هەڵ ئەمانە ئەزمموی من وە پێویستەکە مە ورد ببینەوە بۆ داهاتوومان ئەمە یەکمەکەیە تەبان بۆ فستیواڵی یەکەم ئەزمموونێکی زۆر باشە زۆر باشە زۆر پیرۆزە بەڵام تەبعاان ڕخنەیشی تە تەبعاان ڕێگەی باشترکردنەوەی هەیە پرۆفیسۆر بزانین بیرۆکەکانی چۆنەوە بۆ ساڵانی ئایندا بێگومان ئەتوانین سوود لە ئەزمموی دایان کەسایەتی وەکو بەڕێزیان وەربگیرێت بۆ ئەوەی کە فستیڤالەکە بۆ ساڵانی ئایندا باشتر لەبارەی فەرمایشەکانی دکتۆری بەڕێز بزان ئەداب وێژە خۆی شتێکی فرە ڕەنگە ینی یونیفایت نییە نوعی پلورالیزم لە ناویدا هەمیشە هەیە فرەڕەنگی تایە ئەو فرەڕەنگیە ئەگەر تۆ بیت لە لای فرەڕەنگی زاراوەیی یان شێوەزاری زمانی کوردیش دای بنیت ئەو کاتە زۆر وەکو بلورێک لێ دێت کرد لە هەر لایکەوەکەی چرخێنیت سەدان ڕەنگی لێ دەردێت ئەو شتەکە کارەکەی ئێمە سەخت دەکاتەوە ئەوەیە کە تۆ لە ژووریکە دابنیشیت لەسەر بابەتێکی ئەدەبی کوردی قسە بکەیت و هەموو چەمکەکان وەزاراوەکانت ستاندارد بکەیتەوە بە فەرمودەی کۆمەڵک پرۆفیسۆریش بەرامبەرێ دانیشت بێت ئەوە هەر خۆی وەکوایە ناوەی ماستەر و دکتۆرا تەقدیم بکەیت و زۆریش قورسە تاپان وایە و ئەمە کارێکی ئژگار سەختە زۆر دژوارە بەڵام ئەوان یەکن نەکرێت من ئەڵێم یعنی نەکەوەی کە باوەڕم بە زمانی ستاندارد بێ من باوەڕم بە نووسینی ستانداردە ما بەداخەوە لە نووسینی وڵاتەکەمان بەگشت نووسینێکی یەکدەستمان نیە تەنانەت هەر لە ئەم ژوورە کە ئێمە و جەنابەت دانیشتوین وشەی سلێمانی بە دووسی جوور نووسراوە واتە ئێمە هێشتا نەگەیشتون بە ئەو حەددا لە تەدبیر بۆ زمانەکەمان و بۆ ئەداب و بۆ فەرهەنگەکەمان کە بزانین ئەمانە زۆر گرنگ و یعنی وەرترین شتەکان زۆر بۆ ئێمە گرنگە ئازانن هەوزەی زانستە مرۆییەکان ئەڵێن علومی دەقیقان یعنی زانستی دەقیقن دەبێت ئێمە لە وشە بچووک لە دەنگێکی چکۆلەوە دەست پێ بکەین و وەرد بین لێ و وریابین و ئینشاءالله لە داهاتوو باشتر بێت دکتۆرگیان فەرمبەی بۆ تەواوکردنی ڕوونکردنەوەکانی کاکی بەڕێز ئەوە بڵێم کە یەک لە لایەکەوە من نامەوێ نمونە لە نووسین و پێشکەشکردنی بابەتەکانی ئەمڕۆ وەرگرم ئەوە کارێکی جوان نیە ئەگەر من بیکەم دوو ئەوەی کاکە لێ ئەدوێ لە ڕاستیە وایە ستاندار بەواتە زمانی نووسین بۆواتاکردنی زمان بە زمانی نووسین ئەمجا زمانی نووسینەکەش بۆ دەربڕینی ستاندار بۆواتە بە پێوەەر بەڵام ئەوەی کە نازانرێت لای ئێمە زۆر جار پرسیاری سەیر و سەمەڕەی لێ ئەکەوێتەوە ئەوەیە کاڵێ ئایا زمانی کوردی بۆ زمانی زانست شیاوە ئایا زمانی کوردی بۆ زمانی ژیربێژی لێکۆڵینەوەی ژیربێژیانە فەلسەفی شیاوە لە کاتێکا زمان خۆی ژیربێژیە کە لە زمانی با بڵێن لە ژیربێژی زمان ئەدوێن بەواتە زمانی کوردی وەک هەر زمانێکی تر لە ناخی خۆیان جۆرێک لە ژیربێژی هەیە ئەو ژیربێژیە لە ئاستێکی باڵا و زۆر وردایە من حەزمە کرد لە کۆتاییە ئەم دوو بابەتە بهێنمەوە بەڵام ئێستا بە پێویست ێزانم یەک ئەوەیە کە ئێمە گرنگە ئەو گۆڤارەی کە ئەم فێستیڤاڵە دەریەکات ئەم گۆڤارە گۆڤارێکی زانستی بێ دان پێدانراو بێت بۆ ئەوەی بێت بە سەرچاوەیەک بۆ بەرزکردنەوەی پلەی زانستی لێکۆڵەران لە کۆلێژەکانی بەشی کوردی ڕاگەیاندن مێژوو جوگرافیا بەگشتی لە زانکۆکانی هەرێمدا و تەنانەت لە زانکۆکانیش دەرەوەشدا بۆ ئەوە کۆمەڵێک مەرج هەیە کە پێویستە لە وەزارەتی ڕۆشنبیری ئەم کارە بکرێت ڕەچاوی ئەو پێوەرانە بکرێت لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی خوێندنی باڵا و پەروەردەش پشتیوان بن بۆ ئەم کارە پشتگیری بکەن بتوانین بە هەمومان کارێ بکەین ئەم گۆڤارە بچێتە ئەو ئاستەوە کە ئەم گۆڤارە چووە ئەو ئاستەوە
پێشنیازی دووهەمی من ئەوەیە بۆ وەزارەتی ڕۆشنبیری کە زمان کرۆکی هەموو ئەم لایەنانەیە کە پێڵێن ڕاگەیاندن کە پێڵێن نوێژەوانی کە پێڵێن خوێندن لە قۆناغەکانی خوێندنە تا بەزانکۆگا لەبەرەوە ئێمە با لە ناو وەزارەتی ڕۆشنبیریە دەستگایەک بهێنینە ئاراوە بە ناوی دەستگای زمان و وێژەوانیەوە لەو دەستگایە کار بۆ ئەوکەن بەلایەنی کەمەوە زاراوەکان یەک خین بە پێی زانست نەک سەرپێی ئەمجا بێن زمانەکانی کە زمانی زانست و زمانی نووسینە بەگشتی زمانی ئاخاوتنی باڵایە بۆ من و تۆ لە هۆی ڕاگەاندنا و لە زانکۆ لە زمانی ئاخاوتنی ڕۆژانە جیاکەینەوە ئەمە هەروەکو سەرەتایەک بۆ ئەو پرۆژەیە هیوادارم جۆمان لێ بگرن هیوادارن بێن بەدەنگمانەوە بۆی بتوانینەوە کارە بکەین بەو هیواین دکتۆر بەهرۆزەوەی کە بینیمان لەم ساڵ لە فستیڤالەکە کێبڕکێنیە بەڵام لە دواترا بە بڵێن زۆرینەی بەشدار بووان خەڵات ئەکرێن بەڵام بوونی کێبڕکێ لە نێوان نووسەرانە و بەتایبەتیش نووسەرانی لاو و گەنج و ئەوانی کە زیاتر بە بڵێن بابەتیان هەیە و ئەیانوێ پێشکەشی بکەن لە نێو فستیڤالەکانە بەڕای تۆ تا چەند گرنگە ئەو کێبڕکێ دروست ببێ لە نێوان نووسەرانە بە شێوەیەکی گشتی بە شێوەیە گشتی خەڵاتکردن و ستایشکردن سپاسکردن ئەمانە بەشێکن لەو لە ئاداب لەو شتەکە مرۆڤ پێ ئەحەسیتەوە مرۆڤ پێ دڵخۆش دەبێت یعنی ئەگەر تۆ لە کۆمەڵگایەکدا بژیت کە بە قسەی ئینگلیزیەکان کەس ئەپرشێت نەکات کەس قەدری نەزانێ خەمۆکیەت گرێت نانووسی تر وازەهێنیت و لە واقعدا کۆمەڵگای کوردی بەڕای من یەکێک لە خاڵە هەرە گرینگەکانی داهێنان لە بوارگەلی جۆراوجۆر بە بەتایبەت لە دوو بەشی موسیقا و لە شێعردا ڕۆمان وەکو دیاردەیەکی نوێ لە کۆمەڵگای کوردەواریدا ئێستا جێگەیەکی زۆر زۆر باشی هەیە وە شتێکە من دڵخۆشەکات لەلایەکە و لەلایەکیش کەمێک ئەترسم ئەوەیە کە شارەکانی شارە گەورەکانی مە بەتایبەت وەکو سلێمانی شکر بۆخوا خەڵکی داهێنەری شاعر و نووسەری زۆرە بەڵام ئەگەر پێوەرێک بۆ هەڵسەنگاندن نەبێت ئەگەر ئەوانەی کە وەکو ڕەخنەگر ڕەخنەی واقعی بگرن هەبوونیان نەبێت ئەگەر ئێمە باش و باشتر لە یەک گیانەکەینەوە یان باش لە خراپ گیانەکەینەوە و ئەوانەی کە باشترن ئەرز بێت نەڵێن کە ئەوانە باشترن خەڵاتیان نەکەین ستایشیان نەکەین ئەو جیاوازی لە بینی هیچ کەماندا نامێنێت و لە واقعدا ئەو شتەکە ئمە پێڵێن نازانم مامۆستا ڕەنگە یارمەتی بات بۆ ئەمە بۆ مەسەڵەن درایڤەر لە ئینگلیزی پێ ئەڵێن نازانم جمێنەر پێبێژنی شتی وەکووە لە ڕۆحی من لە وجودی لە ناخی ئێمەدا شتێک هەیە کە دەبێت بجوڵێتەوە بۆ کارێ بزوێنەرێکمان گەرەکە ئەو بزوێنەرە ینی پەیوەندی ڕاستە و خۆی هەیە لەگەڵ ڕۆحی کۆمەڵگا لەگەڵ بەردەنگدا ئێمە وەکو خۆ کە من خۆم بم جەنابەت خۆتبی ئێمە بەبێ ئەویدیەکانمان ناژی یعنی هیچ دیار نیەتی ئەگەر ئەویدیەکانی ئێمەش بەنسبەتی ئێمە بەنسبەتی بەرهەمی داهێنەرانە و شاعرانە و یان ئەدەبی ئێمە بێلایەن بن سەرنج نەدەن ئەوانە تەبعەن دادەبەزێت ئەو ئاگرە نامێت بێت بە خۆڵ بە نامێنێت بۆیە گرینگە کێبەرکی ببێت بەڵام وا نەبێت کە ببێت با وەکو ئێستا لە دنیا باو بووە زۆر دادەنیشتن جەماعەتێک کەسی دێت دەخوێنێت نازانم مەسەڵەن کێ دەنگی جوانتر بێت کێ چاپلەی زۆرتری بۆ لێبەن بۆ شێوە خەڵات دەکرێن بەو شێوە جوانی ناسی هێشتا چوارچێوەی خۆی هەیە پەوەتیکا هێشتا دیارە چییە و شێر هێشتا دیارە چییە ڕۆمان دیارە چیە دەبێت وەکو خۆیان هەڵبسەنگێن دکتۆرگیان بێگومان فستیڤالەکە یەکەم ساڵی بەڕێوە چوو و کاتی پرۆگرامیش زۆر زۆر کەمیمەوە بەس ئەمەوێ بە کورتی ڕای تۆ بزانم لەسەر فستیڤالەکە و بەڕێستان وەکو پرۆفیسۆرێک پێشنیاری چی ئەکەن بۆ ساڵانی ئایندا بۆی فستیڤالەکە هەم بەردەوام بێت و هەم بتوانێت خزمەتی زیاتر بە ئەدیبوون و سەران بکات. با سەرەتا لەوە بدوێم کە لە کۆنفەرانسی لەم چەشنا پەیوەست بە خەڵاتکردنەوە ئەوە بڵێم کەسەکانی کە بە توانستی باشیان هەیە بە توانان بەرهەمەکانیان باڵایە
وردە وردە لە ناو کۆمەڵا دەرەکەون ئەمانە بن بە کەسێتی لە ناو کۆمەڵا هەر کۆمەڵێکیش پێویستی بە کەسێتیە لای ئێمە شێرکۆبێ کەس کەسێتیەکە لەبەرەوە لە ناسنامەی کەسێتی ئێمە هەرێکێکمانە ناوێکی شێرکۆبێ کەس ئەنووسرێ سلێمانی بۆ نمونەیە خواروی کوردستانیا کورد لە کەسێکی وەکو شێرکۆبێ کەسەوە ناسرێ ئەگەر زاناشمان هەبێ بەرهەمی داهێنانی لەو چەشنەی هەبێ ئەویژە بێ بە ئەستێرێک لە ئەستێرەکانی ئاسمانی کوردیا کە پێی ئەناسرێنەوە من جارێکی ترەیڵێم ئەم فێستیڤاڵە کە ئێوە ناوتان ناوە فێستیڤاڵ لە ڕاستیا سەرکەوتوو بووە لە ڕاستیا سەرکەوتووە لەو ڕووەوە کە ئەو کەسانەی ئەو بەڕێزانەی بۆ ئەم فێستیڤاڵە کۆکراونەتەوە هەمویان کەسانێکن کە بەتوانان کەسانێکن کە حەزیان بەوەیە بتوانن بەرهەمیان هەبێت بەنووسین ئەو بەرهەمانیان لە شێوەی لێکۆڵینەوە بە کەسەکانی دەوروبەری خۆیان و بە دەرەوەی دەوروبەری خۆشیان بگەێنن ئەم کارەیان کردووە بەڵام هەندێک بنەما هەیە بۆ ئەوەی لەم چێوە بچێتە چێوەیەکی باڵاترەوە بچێتە چێوەیەکەوە کە لە ئاستی هەم وەزارەتی ڕۆشنبیری و هەم شارەکە بێ هەم لە ئاستی ئەو کەسانەشا بێ کە ئەو بەڕێزانەشا بێ کە بابەتەکانیان نووسیوە پێشکەشیان کردن وەکوتم ئەوان بابەتەکانیان بەڕاستی وەکو ناوڕۆک زۆر نایاب بووە کەواتە بێ ئێمەش ئەمە بەرزکەینەوە بچێتە ئاسی ئەوانەوە بۆ ئەوە من ناتوانم ئێستا بە چەند خاڵێک لێ بدوێم هیوادارم وەزارەتی ڕۆشنبیری داوامان لێ بکات و چەند کۆبوونەوەی بکەین لەسەر ئەوە فێستیڤاڵەکانی ئایندەمان چۆن بێ هەرناوی فێستیڤاڵ بێ چیتر پشتگیری بکە چۆن پشتگیری بکە بێگومان کەسانی وەکو بەڕێستان ئەتوان سوودیان لێ وەربگیرێت بۆی کە لە ساڵانی ئایندەیە فستیڤاڵی نێودەوڵەتی ئەدەب باشتر و جوانتر کرێم زۆر خۆشحاڵ بووم لەم بەشەی پرۆگرامی کورسات مەگەزین لەگەڵێەوەی ئەز خۆشەویستا بووم سوپاس بۆ هەریەک لا بەڕێزان پرۆفیسۆر دکتۆر محەممەدی مەحوی و هەروەها دکتۆر بارۆز چەمان ئارا کە لە کورسات مەگەزینەوە توانیمان گفتوگۆ لەسەر یەکەمین فستیڤاڵی نێودەوڵەتی ئەدەب بکەین و کۆمەڵەیەک زانیاریش بەخشین بە بینەرمان دووبارە سوپاس بۆ ئێوە خۆشحاڵ بووم ماڵی ئێوە زۆر سوپاس بۆ ئێوە